درێژە کێشانی دۆخی چەقبەستووی هەرێم هەموو چین و توێشەکانی نیگەران کردووە و بە شێوەیەک لە 2 ساڵی ڕابردوو تەواوی حیزبەکان با پرۆژە و بەرنامە و پێشنیار هەوڵی خۆیاندا بۆ ئاساییکردنەوەی ڕەوشی هەرێم و ئاساییکردنەوەی پەیوەندیەکانی نێوانیان، بەڵام بەهۆی هەمواری یاسای سەرۆکایەتی هەرێم و پەخستنی پەرلەمانی کوردستان هەموو هەوڵەکانیان شکستی هێنا. ئەو دۆخە سیاسی لە هەرێمی کوردستان نەبا مؤسسات و هێزە سیاسیەکان باشتر دەیانتوانی ئەم دۆخە سەریعتر تێپەڕێنن، بۆیە لەگەڵ ئەو گلەیانی خەڵکی کوردستان هەیتی لەو هێزە سیاسیانە، بەڵام من بڕوا دەکەم کە ببینی یەک دەنجین یەک ڕیزین و بەیەکەوەین یەک گرتوین، هەم ملەتەکە باشتر پشتیوانیمان لێ دەکا و بە حەماس و ئیندفاعێکی زۆر باشتر دێتە سەر سندوقەکانی دەنگدان و دڵنیابوونیشی هەیە کە هێزە سیاسەکان پشتیوانی لێ دەکەن و بە بڕوای من هەم هێزە ئیقلیمیەکان و دنیاش زیاتر بە چاوی ڕێز و احترام سەیری ئەم ملەتە و ئایندەی ئەو ملەتە دەکا. پاش 2 ساڵ لە کۆبوونەوەی نێوان حیزبەکان ئەم جاریان لایەنە سیاسیەکان دەیانەوێت بەر لە بەڕێوەچوونی ڕیفراندۆم هەنگاو بۆ چارەسەرکردنی کێشەکان و ئاڵۆزیەکانیان بنێن. پەرلەمانتارێکی کوردستان ڕای وایە پێویستە ئاشتەوای سیاسی لە نێوان حیزبەکان ڕابگەیەنرێت و جارێکی تر متمانە بگەڕێتەوە نێوانیان. دەبێت ئاشتەوای سیاسی دروست بکەن، یعنی پەرلەمانی کوردستان گرنگترین دەستگایە، یعنی ئەمە مەسئولیەتی لە پسراوەتی یەکەم لەسەر ئەو لایەنە سیاسیانی کە خاوەندە سەڵاتن لە هەرێمی کوردستان، کە ئەمە گرنگە بۆ لایەنە سیاسەکان بەداخەوە تا کوێستە ئەمە 2 ساڵە لایەنە سیاسەکان بە پرۆژە 2 ساڵە لایەنە سیاسەکان بە کۆبنەوەکان خەڵکی هەرێمی کوردستانە مەشغوڵ کردووە، نەیانتوانەوە ئەم پرسانە چارەسەر بکەن. لەگەڵ ئەوەی لە هەرێمی کوردستان کۆمەڵێک کێشە و قەیرانبوونیان هەیە و لە ڕوخساری هەر تاکێکی ئەم هەرێمەش بڕوانیت نیگەرانی و داخوازی زۆری لێبەدی دەکرێتن و لە چاوەڕوانی ئەوەدان چیتر لایەنە سیاسیەکان درێژە بە ناکۆچیەکانیان نەدەن. ئەوەی بۆ لایەنە سیاسیەکانیش گرنگ بێ لە ئێستادا سەرخستنی پرۆسەی ڕیفراندۆم و هەڵبژاردنەکانە لەم ساڵ. قارەمان جەوهەر، کوردسات نیوز، هەولێر.